ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا بارودۆخی یاساییشی شارەکەی تاوتوە کرد و لیژنەی ئەمنیشی ڕاستپارت لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شارەکە بکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەر سێ کوتلەکەی نێوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاکیدیان لەسەر هەمانگی نێوانیان و پاراستنی شاری کەرکووک کردەوە. سەرۆکی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایگەیاند ئاو نیشتیمانیانی کەرکووک پیلانی داعشیان پوچەڵ کردەوە. سەرۆکی لیستی عەرەبیش دەڵێت دەبێ هەموو هەوڵەکان بخرێتە گەڕ بۆ کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە، چونکە ئەو ناوچەیە بۆتە جێگای دانانی پیلانی داعش بۆ تێکدانی ئاسایشی کەرکووک. بە خۆڕاگری خەڵکی کەرکووک بە تایبەتی خەڵکی مەدەنی و خەڵکی سڤیلی خەڵکی دانیشتوانی خەڵکی کەرکووک بە هەموو نەتەوەکانەوە کە خۆڕاگر بوون لە پێشی ئەو هەجمە شەریسە و دواتریش دەستگا ئەمنیەکانمان بە هەموویەوە بەبێ ناوهێنان دەستگا ئەمنیەکانمان دەورێکی باڵایان هەبووە، دەورێکی باشیان هەبووە لە پوچەڵکردنەوەی ئەو کردەوە تیروەرستیە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی دزەکردنی چەکدارانی داعش بۆ ناو شارەکە بارودۆخێکی نەخوازراوی هێنایە ئاراوە و هێزە ئەمنیەکانیش بە هاوبەشی لەگەڵ هاوڵاتیانی کەرکووک پیلانەکەیان پوچەڵ کردەوە. نەجات حوسێن ئەندامی تورکمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایگەیاند هەموو هاوڵاتیانی شارەکە بە داعشیان وت کەرکووک هێڵی سوورە و ناتوانن داگیری بکەن. سەرۆکی لیژنەی ئەمنیش دەڵێت ئەو بۆشاییە ئەمنیەی هەبووە کە گومان دەکرێت داعش بۆ هاتنیان بۆ ناوشاری کەرکووک سوودیان لێ وەرگرت بێت چارەسەری دەکەن. کاکە کەرکووک بێخاوەن نییە. کەرکووک خاوەنی نەبەس پۆلیس و پێشمەرگە و حەشدی شەعبی و ئاسایش و ئەو بەرادەرانە، نا دەستیان خۆش. دوای ئەوانە کە سەیر ئەەکەی 100,000 گەنج کلاشینکۆف بەدەستێتی بە سلاحی شخصی خۆی لە جادە ڕاوەستاوە. 100,000 گەنج بەرامبەری 100 داعش، یعنی هەر داعش بەرامبەری 1000 گەنجی کەرکووکی هەیە. ئەو خەوە لە بیریان دەرێکەن ئیتر کەرکووک بە ئاسانی ناتوانن بێژوورەوە. کەم ڕۆژ دانیشتن کرا هەموو لایەکەوە ئەبێ بەپڕکرێتەوە چی حەشد شعبی لای خۆیەوە ئێمەش بەڕاستی ئەو فراغە هۆکارێ بووە سیاسیش ببێت تا حەدێ نەکو ڕوودانی احتکاکێک لەو بینەوە ویستیانە فراغێک هەبێ، بەڵام ئەوە وەختی هاتووە ئەو فراغە لە یەک بدرێ و دەست لە من بکەین و ڕێگان نەدەین دوژمن بێتە بینمانەوە. ئەمە چارەسەرەکەی. لە چەند ڕۆژی ڕابردوودا پاش دزەکردنی چەکدارانی داعش بۆ ناوشاری کەرکووک ژمارەیە ڕووداوی ئەمنی نەخوازرایی بەخۆوە بینی. ئێستاش ئیدارەی کەرکووک و لایەنە پەیوەندیدارەکان لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن و بەو هۆیەشەوە ژمارەیەک داواکرا و دەستگیر کراون. ئێستاش لێکۆڵینەوەکان هەنگاوی بەرەوپێشی بەخۆوە ناوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.